تر بوري ويلر جري. ئەی خۆت دوێنە چۆنە لەگەڵ چا؟ والله خۆشم چاخۆرم. خەم منیش جمهوری تۆم. هاوسەگیریت کردووە؟ جوابم بەرەو کردوتە؟ یاڵی کردومە یاڵی نەمکردو هەرۆیە. ئازیزانی من سڵاوتانە بێت دڵخۆشم لە پرۆگرامێکی دیکەی فانۆس هاتمە وڵاتان. تا کۆتایی پرۆگرام لەگەڵمان بن بزانین کە دەبێت تا براوەی خەڵاتەکان. سڵاوت لەبەر. سڵاوت وش. باشی کاکە؟ ئەحواڵە چۆنە؟ لەگەڵ ڕەمەزان بێنە چۆنە؟ والله الحمد لله باشی. یاخوا باش بی. ڕۆژانە بە چیوە سەرقاڵی؟ والله بەکار و کەسابەت. ئەی لەش ساخوێ یاخوا. یەک خولەک پرسیارە لە یەکەم. لە یەک خولەکەیە. بەڵێ نەخێر نا ئەم بەکار مەهێنە. باشە؟ ناوی بەڕێستان؟ ئومێد. کاک عومەر ڕۆژانە بە چیوە سەرقاڵی؟ کار و کەسابەت. یاخوا لەش ساغ بە چەند ساعت کارەکەی؟ 4 ساعت 5 ساعت. 4 ساعت 5 ساعت. هاوسەگیریت کردووە؟ جوابم بەرەو کردوتە؟ یاڵی کردومە یاڵی نەمکردو هەرۆیە. کردومە. کردوتە. ئەی نەوتمەڵێ بەڵێ. باش. ئەزانی مۆبایلەکەت شەحنی چەندە؟ نازانم. شتێکم پێ بڵێ گەر نزیکیش بێ لەوە خەڵاتێمە. تقریبی 175. باش. بیبینین؟ ئەتوانم سەیریکەم؟ لەبەرەوەی زۆر بچکۆلانە وردە؟ 46. 75 و 46 زۆری فەرقا. زۆر نزیکە زۆر. بە هیچ شتێک بە موگناتیس ڕایکێشم نزیک نابێتەوە لێی. دەستەکان خۆش بێ کاکە زۆر سپاس. دەست خۆش سپاس. سڵاوت لەبێ کاکە. باشی؟ ئەحواڵت چۆنە؟ یاخوا باش بی. لەگەڵ ڕەمەزان بێنە چۆنە؟ یاخوا هەر باش بی. ڕۆژانە بەچی سەرقاڵی؟ وڵاتە ئیشی لقم و ئەو شتان ناکەم ئیشی ودا ناکەم. باش. لە ڕەمەزانە زیاتر فرۆشیارت هەیە یا پێش ڕەمەزان و وڵی تر بە ڕۆژەکەیە. ڕۆژی وایە ئیشێ ڕۆژی وایە نییە. باش. تووڕە نابی کاتێکە بە ڕۆژ وەبی؟ نەوەڵا بۆچی تووڕابی ئەتیادیە زۆر زۆر کەسێڵ لە کاتی ئەوەی بە ڕۆژ ناتیادیە. باش. ئەزانی مانگی ڕەمەزان چەنەم مانگی ساڵی کۆچیە؟ ساڵی کۆچی هینە قورئانە هاتووتە خوارەوە. چەنەم مانگێتی؟ لە 1 تا 12 مانگمان وایە هەیە وایە؟ چەنەم مانگە؟ وازام دەیە. کەمتر؟ یا هینە نۆی ئافرین. ئەی ئەزانی مۆبایلەکە چەند شەحنیتیایە؟ پێم بڵێ پێشەوەی سەیریکەی. وازامیا لە نەوەیانەوەی یەکە. باش. سەیریکەم؟ 92. هەردووکیانە زۆر نزیک بوو لە بەرەوەی کە نزیک بوو منیش خەڵات دەیەمێ. دەستەکانە خۆش بێ. زۆر سپاس. دەست خۆش. سڵاوت لەبێ مامەکە. ماندوو نەبی. ئەحواڵە چۆنە؟ یاخوا باش بی. لەگەڵ ڕەمەزانە بینە چۆنە؟ وڵی سوپاس بەخوای گەورە باش. یاخوا باش بی. ئەوە هەمیشتری ژاو داوای چایەکە. هەسەیە چاتێکەکەم؟ ئەتوانی چاتێکی بۆ براکەم وەرە. ماما مشتریتان هەیە دائیمی بەیانی هەموو ڕۆژێک بێتەوە لای تۆ چاپ بخوا؟ زۆرترین چاپ بخۆن لای تۆ چەندە؟ هەیە ڕۆژی جوان هەیە 5 جاری 6 جاری. ڕۆژانی احتیادی جاری وایە 8 جاری 8 نەفر. 8 چا ئەخوات؟ ئەی ماشەڵڵای لێبێ ئەخوا. ئەی خۆت دوێنە چۆنە لەگەڵ چا؟ والله خۆشم چاخۆرم. خەم منیش جمهوری تۆم. مەمنونم زۆر سپاس. جیاوازی ڕەمەزانی ئێستا لەگەڵ جاران چییە؟ وڵی ڕەمەزانی جاران فەرقی هەبوو. ڕەمەزانی جاران خۆشتر بوو. خەڵک ئێستا نەبووە. وەسعی دارایی و ئابووری خەڵک باش نییە ئەوەیە مەسەلەکە. جا خەڵک دڵی خۆش نییە مرتاح نییە. جاری وای ئیشەکەی مرتاح نیت. ئێستا حالێ نێمە وڵی ئیشەکەین هەر زۆر نامرتاحیشە. ئیشەکە وەکو جاران نییە نامرتاحی. سەیرەکەی خەڵکێکەیە بێ ئیشە بێ پارێ بێ موچە. خۆش نییە ئێمە ئیشەکەی سوپاس بخوا پەکمان نەکەوتێ. هەست بەرامبەرەکە و خۆش نییە ئەو نیەتی. خەڵکی فەقیر ڕۆژانە زۆر ڕواناتی. لە ساعت چەنەوە دەستەکان بەکار؟ ئێمە ساعت 5 بە ساڵان لە بەیانی و ئیشمانە بە ڕەمەزان بازاری ساڵان فەرقی هەبوو زۆر. موچە هەبوو پارە هەبوو وەزع باش بوو. وڵا ئێستا زۆربەی کەوتۆتە ئێوە. باش با پرسیارێکت دەکەم. ئەزانی مانگی ڕەمەزان ئەبێتە چەنەم مانگی ساڵی گۆچی؟
چەندە مانگی ساڵی کۆچ بەڵێ نوێ نۆ بەڵێ تەواوە دەستەکان خۆش بێت سپاس بۆ بەشداریکردن بەس خەڵاتێکم بنە دەستەکان خۆشمان بگیان سپاس بۆ بەشداریکردن دەستەکان خۆش بێت زۆر سپاس سلااوت لە بەمامەگە السلام ورحمة الله بخير مندوب بس نبي. تشاو بس تشاو بخير بس تشاو چاوت خۆش بێ یاخوا لەگەڵ ڕەمەزان وەزع چۆنە والله رمضان ما ينكي بيروزة وما ينكي إسراحته ما ينكي زور باشا رمضان لقل همو ما كانت جوازة لما قد ميج إسراحتك كاركي هموشتك شر أجاوة كم تلا بيتوا ما ينكي زور بيروزو بركته لە ڕەمەزانە برسی و بێت تین و بێت تووڕە نابی لا والله تورا نابم من قد لا تيري تورا أبم لا برسيتي تورا نابم إنسان كاتيك برسي بو مشي إصلاح حدك أخوين جيبا جي أبيت أما أنجا زور باشا أما أنجا هم دكتورة هم دواء هم مشتك أما أنجا حتى بو نخوشينا كان يدروني بو الزخم بو معيدة بو كلية بو قرشيدة همو جنسكاني إنسان لما أنجا إصلاح حدك أما أنجا زور ما يجي بيروزا يعني الزور هم دكتورة هم بزشكية هم بيروزي أمانجا باش ڕۆژانە بە چیەوە سەرقاڵی تۆ ولا رجعنا لفكة دفروشمو لقال أم هنا أنا لفكة أو نقبران دفروشمو أمانة دهان فروشمو لە شەساق من حظ كان بمشتانيك بو باكو خاوين إنسان وكو نقبر وكو لفكة وكو برين أمانة دفروشمو بخوي أما أنا عادش بيدا وكم باش مامە بە قسەکردن تا دیارە کە خەڵکی بەڵێ ڕۆژهەڵاتی کوردستان بەڵێ خەڵکی وزارەتی کوردستانم بەڵێ باش ئەتوانی ناوی پێنج شاری کوردیم پێ بڵێ لە ڕۆژهەڵات ئەچۆن ناڵم دەی سلێمانی هەولێر ڕۆژهەڵات ڕۆژهەڵات بەڵێ ئاهی بەڵێ خۆتان سنە مەهاباد کرماشان ورمێ سەقەز سەردەشت بانە تەواو دەستەکانە خۆش بێ ماندوود ناکەم یاخوا- خەڵاتی خۆمت پێشکەشەکەم دەستەکان خۆش بێ ئاخیبەت بەخێر ئیشەڵڵا خوا زۆر سپاس مانگێکی خۆش بەرەکەت و پیرۆزتان بێ ئیشەڵڵا لە هەموو لایەک پیرۆز بێت دەستەکانە خۆش بێ سپاس مامەکە زۆر سپاس سلااوت لە بە کاکە شلونی ئەحواڵە یاخوا هەر باش بی لەگەڵ ڕەمەزانەوە وەزع چۆنە والله شكر باشي یاخوا هەر باش بی یەک خولەک پرسیارە لە یەکەم لە یەک خولەکەیە بەڵێ نەخێر نا ئەم بەکارمێنە باشە بەڵێ نەخێر نا ئەم هیچ کام لەوانە بەکارمێنە باشە لای بەڕستان کاک پەیمان خەڵکی سلێمانیت خەڵکی سلێمانیت ئەی چی سنة خەڵکی سنەی نابێ بەسەری جوابیتەوە ئەو چونکە ئەو هەرەکاتە سەر ئەم و بەڵێ ئەوانە باشە ڕۆژانمە چ سەرقاڵی والله إشي مرمركم ئەی ئەخوا لە شەساق بێ چەند کاتژمێر کارەکەی شيش حو ساعات لە شەساق بێ ئەخوا هاوسەرگیریت کردووە نخير باش کاک پەیمان سێ جار لەسەرێک بڵێ جلی تەڕ بۆ ڕێویلە جلي تربو ليوي ري. بو ريويلر جلي تر بو ريويلر جلي تر بو ريويلر یەکەمت غەڵەت بوو سێمیش بۆرە دەی جلي تر بو ريويلر باش ئەزانی مۆبایلەکە چەنە شەحنی تێدایە بەق عەقلی خۆت بڵێ ئەوەندە ئەگەر نزیک بێ لەوێ خەڵات ئێمە لەگەڵ ئەو غەڵەتی پێشووی ڕێوی لە ڕاکە بنجا پەنجا با سەیریکەی بزانین پەنجەیە نيوي نیوە کەمترە قەی ناکا بەڵامە خەڵات ئێمە دەستەکانە خۆش بێ دەست خۆش سپاس بۆ بەشداریکردن ممنونم. دەستەکان خۆش بێ سلااوت لەبێ سلااوت وزارە. باشی کاکە بەڕێز. ئەحواڵە چۆنە لەخوا بەخێر لەگەڵ ڕەمەزانە بێنە چۆنە لەخوا بەخێر باش یاخوا هەر باش بی دڵمە فرۆشی بەڵێ لە ڕەمەزان بازارە باشە یا پێش ڕەمەزان و دوای ڕەمەزان لای لە ڕەمەزانە زۆر باشەیتر لە دەویانزی ڕەمەزانە بازارێ باشەکرێتەوە خۆشت باشە خۆی لی لایتر ئەی خۆی یاخوا ئافێتە بێ یەک خولەک پرسیارە لە یەکەم بەڵێ. لە یەک خولەکەیە بەڵێ نەخێر نا ئەم بەکارمەهێنە باشە بەڵێ نەخێر نا ئەم باش باشە ناوی بەڕێستان محەممەد کاک محەممەد ڕۆژانە چەند کاژمێر خەرکی کارکردنی دوانزە 12 کاژمێر بەڵێ خوا ئەینەوەی مەڵێ بەڵێ دووبارە یەکەمە باش ناوت محەممەدە بڵێ چی بڵێ محەممەدم محەممەدم دەست پێ یەکەمەوە بەڵێ ناوت محەممەدە محەممەدم خەڵکی سلێمانیت سلێمانی ڕۆژانە بە چێ سەرقاڵی ئیشکردنەوە
خوا لەش ساغ بێ و هیچ کاژمێر کارەکەی وایە 12 کاتژمێر 12 بەڵێ ئەوە چی وەڵا بەڵێ ئاتون ڕاستەی بۆکەن باشە شتێکی تر سێ جار لەسەر یەک بڵێ جلی تەڕ بۆ ڕێوی لەڕ جلی تەڕ بۆ لێوی جلی تەڕ بۆ ڕێوی چی جلی تەڕ بۆ ڕێوی لەڕ جلی تەڕ بۆ ڕێوی لەڕ جلی تەڕ بۆ ڕێوی لەڕ جڕی باش ئەگەر ئێستا باوکە داوای مۆبایلەکەت لێ بکە یەکەم شت کە لە مۆبایلەکە تایسڕیتەوە فریاکە یەک تەسڕیتەوە چی ئەسڕیتەوە؟ سناپ کەت نەکردووە لە سناپە؟ 964 لای کردووە؟ بەڵێ دەستەکانە خۆش منش خەڵاتی خۆمێن بە تۆ زۆر سپاس سپاس بۆ بەجاریکەوە دەستەکانە خۆش بێت ئازیزانم پرۆگرامی ئەم جارەی فانۆسیش کۆتایی پێهات تا پرۆگرامێکی دیکە بە کۆمەڵێک دیاری و بڕگە و بابەتی دیکەوە دێمۆڵەتان هیوای تەندروستێکی باشتان بۆ خوازم ماڵاوە